ئەمە دیمەنی پردی ناحیەی پردەیە. نزیکەی ساڵێکە ئەم پردا بە شێوەیەکی کاتی بەڕووی هاوڵاتیاندا تەنها یەک لای کراوەتەوە، بەڵام نەبۆتە هۆی چارەسەری گرفتی هاتوچۆ. هەندێک جار قەرەباڵغی و هەندێک جاریش بار هەڵگرەکان مەترسی لەسەر پردەکە دروست دەکەن، بۆیە داوا دەکرێت پردی کۆنکرێتی دووسایت دروست بکرێتەوە. بەزدی زۆر زەرورە، یعنی هەندێکەیە ئیش و کاریان لەو دیەوەیە ئەم پردە ینی بۆتە ڕێگرێک لە بەردەمیان. زۆر جار کە خەڵک هاتووە کە بەسەر پردەیە بەترسەوە ڕوات، یعنی زۆر جا هۆکاری ینی سیرێکی بەترسەوە لەسەر ڕووی قەرەباڵغێکی زۆری دروست کردووە، هەم بۆ شارۆچکەی پردێش زەرمەندێکی ینی سەرەکی شارۆچکەی ئێمە بووە. ناکۆکی ئەم پردە گەیشتوتە ڕادەیە کە نا حکوومەتی هەرێم و نا حکوومەتی اتحادی ناتوان لەسەر خاڵێک ڕێکەون تاواکو بتوانن ئەم پردە چارەسەر بکەن. پێشتر زەختیان کردەوە کەوا ماوەیەکی دیاریکرا و دابنن بۆ ئەوەی بتوانن پردەکەی تێدا چارەسەر بکەن و خەڵکیش هاموشۆی بۆ ئەو سنوورە کە لە سەرەتی بە شێوەیەشی ئاسان بێتون نەک وەکو ئێستاکەوە بە یەک لایەکە کەواتە وەکو یەکسایت هەردوو سایدەکەی پێدا تێپەڕ دەبێت و چەند جارێک ئەم یەکسایدە دووساری کێشە بووەتەوە. ئیدارە و ئەنجومەنی ناحیەی پردێ چەندین جار داوای دووبارە دروستکردنەوەی پردەکەیان کردووە، بەڵام تا ئێستا داواکارەکانیان بێوەڵام بووە. تا ئێستا مایتەوە لە بۆەوەی کە على ئەساس ئیطلاقی تەخصیصاتی مالیە دانەدراوە لە میزانی 2019 بنووسن کە موافقە بکرێت لۆی دابنێن. ئەمان لە جێلەکەی دوای کە ئێستا بەرویتەوە عەردیدایەکی تا ئێستا ئەوها مایتەوە ئێمە چەندە کتابمان کردووە لە ڕێگای خۆمە لە ڕێگای ناحیەوە بۆ دارێ پڕق و بۆ مەجل محافەزەی کەرکووک و محافەزەی کەرکووک کە ئەو پردە بکەن لە بۆی خەتەکی استراتیژیە لە بینی هەولێر و کەرکووک و پردی و ئەو مەنتیقەیە دەبی بە زووترین کات چاک بکەوە. بۆ لێکۆڵینەوە و زانیاری زیاتر بەڕێوەبەری ڕێگەوبانی کەرکووکمان سەبارەت بە پرسی دووبارە دروستکردنەوەی پردی ناحیەی پردێ دواند، ئەویش مژدەی دووبارە دروستکردنەوەی پردەکەی ڕاگەیاند. تم إكمال المخططات وسيتم إرسالها اليوم. هێڵکاری و پلانەکانی پرۆژەکە تەواو بوون. بەم زوانە ڕەوانەی بەغدای دەکەین بە مەبەستی ڕاگەیاندنی پرۆژەکە. لە دوای جەژم بەدەڕۆژ بۆمان ڕوون دەبێتەوە کە کەی و چۆن پرۆژەکە جێبەجێ دەکەین. تێچووی پرۆژەکە ملیارێک و 200 ملیۆن دینارە کە بە چەند هەنگاوێک کارەکانی ئەنجام دەدەین تاوەکو کاری ڕۆژانی هاوڵاتیان پەک نەخرێت. بەهۆی گرژەکانی دوای ڕێفراندۆم و لە ڕێکەوتی 18 2017 پردی ناحیەی پردێ تەقیەوە، هەرچەندە دوای دەمانگ لە ڕووداوەکە پردێکی ئاسنین لەسەر لایەکی پردە ڕووخاوەکە دانرا، بەڵام کێشەی هاتوچۆ چارەسەر نەکرا. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.